لە بەشی دووەمی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لەبارەی وەرگرتنی کەمترین کۆنەمرا لە هەر کۆلێژ و پەیمانگەیەک لەگەڵ ئێوەی ئازیز بەردەوامە بین. سڵاوتان لێبێ، من سروود خۆشید، فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و ئەندامی لیژنەی ڕاوێژکاری زانکۆ ئۆنلاین لە خزمەتتانین بۆ شیکردنەوەی ئەو کۆنەمرانەی کە وەرگیراون لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بە زانکۆ ئۆنلاین پارالێل ئێواران تاوەکو ڕوونکردنەوەی پێویست بدەین لەبارەی هەر بەشێکەوە بۆ سوودگەیاندن بە ئێوەی ئازیز و خۆشەویست. تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن بۆ سوودوەرگرتنی زیاتر. ئێستا پاشەوەی لە ڤیدیۆی یەکەما باسی کۆلێژەکانی زانکۆی پۆلیتەکنیکمان کرد، ئێستا دێنە سەر پەیمانگەکانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. زین چەند پەیمانگەی هەیە و بەشەکانی چین و چۆن کۆنەمرەکانیان وەرگیراوە. لە خزمەتتان نابین، ئێوەش لەگەڵمان بن. یەکەم پەیمانگە کە باسیەکەین بریتیە لە پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێر. بەشی دەرمانسازی زانکۆڵاینی پارێزگا 90.571 زانکۆڵاینی پارێزگا بووە و گشتێکی 96.571. پارالێلی پارێزگا 87.68 بووە و گشتێکی 90.286. بەشی پەرستاری زانکۆڵاینی پارێزگا 86.857 بووە و گشتێکی 92.857. پارالێلی پارێزگا 82.913 گشتێکی 87.143. ئێوارانی پارێزگا 79.143 و گشتێکی 82.857 وەرگیراوە. بەشی شیکاری نەخۆشیەکان 84.286 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 90.286. پارالێلی پارێزگا 81.973 و گشتێکی 86. ئێوارانی پارێزگا 77.714 و گشتێکی 82.571. بەشی سڕکردن 84 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 93.714. پارالێلی پارێزگا 83.143 و گشتێکی 90.571. ئازیزانم، ئەمن و کۆنەمرانە ئەبینن هەمووی 94 و 96 و ئەوانەیە بە هەڵە تێمەگەن، کۆلێژ نییە ئەمانە، ئەمە هەمووی پەیمانگایە. بۆی لێرەوە پێتان ئەڵێین خۆتان باش ماندوو بکەن بۆ ئەوەی بە ئاواتەکانتان بگەن. خوێندن و کۆنەمرا هەروە ئاسان نییە، نرخی زۆر گران بۆ ئێستا. هەر کۆلێژێک، هەر پەیمانگەیەک، هەر بەشێک داخوازی و خواسی زۆر لەسەر بێ، کۆنەمرەکانی بەڕاستی فڕیون. بۆ نمونە ئێسەکە لە بەرچاومانایە گشتی دەرمانسازی 96 وەرگرتووە. 96 ئاگادار بن، و 96 و نیمیش نەک 96. یعنی ببینن کۆنەمرە بە شێوازێکی زۆر سەیر و سەمەرە بەڕاستی بەرز بۆتەوە. بۆ ئینشاڵڵا خۆتان ماندووکەن بۆی کۆنەمرەی باش بەدەست بێنن. یاریدەدەری پزیشکی ددان 82.906 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 90. پارالێلی پارێزگا 78.857 و گشتێکی 83.143. بەشی پشکنینی چاو 79.467 زانکۆڵاینی پارێزگایە و 86.286 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 77.143 و گشتێکی 82.857. بەشی تیشک 79.182 زانکۆڵاینی پارێزگایە و 87.459 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 75.95 و گشتێکی 80.286. کۆتابەش لە پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێر بەشی ئافرەتان و لەدایک بوونە 76.286 زانکۆڵاینی پارێزگا بووە و 84.146 گشتێکەیەتی. 74.369 پارالێلی پارێزگایە و گشتێکی 76.846. ئێستا باسی پەیمانگەی تەکنیکی کارجێڕی هەولێر کە بەشە ئیداریەکانن زیاتر دوو بەشی هەیە کە علمی زیاتر با بڵین وەرەگرێت، یا با بڵین سێ بەشە کە تەکنیکی وەرجێڕان، ژمێریاری، سیستمی زانیاری کارجێڕی ئەوانە زیاتر تایبەتن بە علمیەکانەوە.
هەرچەنە تەکنیکی وەرجێڕان ئەدەبیش وەرەگرێ و بەشی کارجێڕی یاسا کە خۆشبەختانە بۆ ئەم ساڵ کرایەوە تەنها ئەدەبی وەرەگرێت وەکو زانیاریەک لە لای بەڕێستان بێت. بەشەکانی پەیمانگەی تەکنیکی کارجێڕی هەولێر بەشی کارجێڕی کار زانکۆڵاینی پارێزگا 65 گشتێکەی 73.9 پارالێلی پارێزگا 61.327 گشتێکەی 64.4 ئێوارانی پارێزگا 59.2 گشتێکەی 63.2 بەشی تەکنیکی وەرجێڕان 65 ببورن زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 74.524 پارالێلی پارێزگا 62.2 و گشتێکەی 67.4 و هەروەها ئێوارانی پارێزگا 59.4 و گشتێکەی 62.6 بەشی کارجێڕی یاسا 64.5 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 81.5 پارالێلی پارێزگا 61.2 و گشتێکەی 63.641 بەشی ژمێریاری زانکۆڵاینی پارێزگا 63.4 و گشتێکەی 73.158 پارالێلی پارێزگا 6.403 و گشتێکەی 63.4 ئێوارانی پارێزگا 58.2 و گشتێکەی 6.289 بەشی ڕاگەیاندن 62.248 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 73.2 پارالێلی پارێزگا 59.6 و گشتێکەی 62.4 ئێوارانی پارێزگا 58.2 و گشتێکەی 60 بەشی کارجێڕی بازاڕگەری 62.2 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 69.6 پارالێلی پارێزگا 59.4 و گشتێکی 61.3 ئێوارانی پارێزگا 57.8 و گشتێکی 58.9 بەشی سیستمی زانیاری کارجێڕی کە زۆر جار ئەومانش باس کردوتەوە ئێمە ئەڵێن سیستمی زانیاری کارجێڕی تێکەڵەیەکە لە IT و بەشی کارجێڕی ئەوە ئیلەکانیشان ئەچنەوە هەندەسەی IT لەبەرەوە بەشێکی زۆر باشە بۆ ئەوانەی ئەیانوێ درێژە بە خوێندن بدەن حەزیان بە IT هەیە ئەوە ئەیانوێ برەو بە خۆیان بدەن بەشێکی زۆر باشە و بەدەستهێنانی نمرەی بەرزیش تایە تا ڕادەیەک ئاسانترە. 61.1 زانکۆڵاینی پارێزگایە و 72.3 گشتێکەیەتی 59.411 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 61.4 ئێوارانی پارێزگا 57.4 و گشتێکەی 58.759 بەشی زانیاریەکان و کتێبخانە 59.6 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 65.4 پارالێلی پارێزگا 57.902 و گشتێکەی 59.374 ئێوارانی پارێزگا 56.439 و گشتێکەی 57.66 کۆتا بەشمان لە پەیمانگەی تەکنیکی کارجێڕی هەولێر کارجێڕی دەستگاکانی گەشتیاریە کە زانکۆڵاینی پارێزگا 59.2 و گشتێکەی 66.269 پارالێلی پارێزگا 57.613 و گشتێکەی 58.8 ئێوارانی پارێزگا 56.117 و گشتێکەی 57.4 پەیمانگەی تەکنیکی کۆیە بەشی پەرستاری 80.857 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 86.571 پارالێلی پارێزگا 77.125 و گشتێکەی 83.429 ئێوارانی پارێزگا 74 و گشتێکەی 80.429 شیکاری نەخۆشیەکان زانکۆڵاینی پارێزگا 77.429 و گشتێکەی 82.367 ببرن 76 پارالێلی پارێزگا 74.614 گشتێکەی 85.143 ئێوارانی پارێزگا 71.784
گشتێکەی 79.429. بەشی پەرستاری تەقتەق واتە ئەم بەشە پەرستاریە و لە تەقتەق داوامەکەن. 77.429 زانکۆڵاینی پارێزگایە و 82 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 75.143 و گشتێکەی 80.571. ئێوارانی پارێزگا 73.143 و گشتێکەی 80.857. شیکاری نەخۆشیەکان تەقتەق 75.714 زانکۆڵاینی پارێزگایە و 78 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 73.492 و گشتێکی 79.714. ئێوارانی پارێزگا 70.857 و گشتێکی 78.857. بەشی تەندروستی کۆمەڵ 71.429 زانکۆڵاینی پارێزگایە و 76.518 گشتێکەیەتی. و 70.571 پارالێلی پارێزگایە و 79.281 گشتێکەیەتی. 68.571 ئێوارانی پارێزگایە و 77.714 گشتێکەیەتی. ئافرەتان و لەدایک بوون 69.872 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 76.571 و 68.857 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 76.857. بەشی تەکنەلۆژیای زانیاری واتە IT 65.228 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 74.352 و پارالێلی پارێزگا 62.718 و گشتێکی 79.1. ئێوارانی پارێزگا 59.614 و گشتێکی 67.7. بەشی تەکنەلۆژیای نەوت شیکاری کیمیایی 62.9 پارالێلی پارێزگایە و ببورن زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 73.7. پارالێلی پارێزگا 6.012 و گشتێکی 65.8. ئێوارانی پارێزگا 58 و گشتێکی 64.6. پەیمانگەی تەکنیکی کۆیە بەشی کارژێڕی کار 61.7 زانکۆڵاینی پارێزگایە و 69 بریتیە لە گشتێکەی 59.784 گشتێکەی پارالێل بورم پارێزگایە بۆ پارالێل و گشتێکەی بریتیە لە 63.3. ئێوارانی پارێزگا 57.8 و گشتێکەی 62.7. بەشی تەکنەلۆژیای نەوت کارپێکردن و کۆنتڕۆڵ 61.026 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 70.4. پارالێلی پارێزگا 6.013 و گشتێکەی 68. ئێوارانی پارێزگا 57.155 و گشتێکەی 62. کارژێڕی کار تەقتەق کامە بەشێکی نوێ و تەنها 1 ساڵە دەوامەکەن واتە ئەم ساڵ بێتەوە ئەمجا مەرحەلە دویان بۆ دروست ئەبێ. 58 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 68.8. 58.67 پارالێلی پارێزگایە و 63.057 گشتێکەیەتی. ئێوارانی پارێزگا 57 و گشتێکی 59.449. کارژێڕی دەستگاکانی گەشتیاری 57.269 و گشتی زانکۆڵاین 62.2. پارالێلی پارێزگا 56.4 و گشتێکی 59. ئێوارانی پارێزگا 55.2 و گشتێکی 57.2. پەیمانگەی تەکنیکی سۆران ئەلبەتە حەزەکەم لێرەوە ئەو مژدەیە بە ئێوەی خۆشەویست ڕابگەێنم کە پەیمانگەی تەکنیکی سۆرانیش ئێستا بۆ بە کۆلێژی تەکنیکی سۆران. بەڵام تا ئەو ساتەی کە زانکۆڵاین ئاکتیڤە بێ و ڕێبەری چاپ ئەکرێ و ئەگاتە دەستی قوتابیان و خوێندکارانی پۆلی 12 نازانین چ بەشێک لەوەیە کراوە بە کۆلێژ. تەوەقوعەکەین یەکێ لەو بەشانە بەشی پەرستاری بێ ئینشاڵڵا واتە بڕوانامەی دیبلۆم و بەکالۆرێسیش لە هەمان کاتە بەخشێت
ئینشاءڵڵا لە کاتی خۆیان کە ڕێنمایی و زانیاریەکانمان بەدەست گەیشت. ئینشاءڵڵا لە ڤیددیوەکە بۆ ئێوەی بەڕێز ڕوونیەکەینەوە کە لە پەیمانگەی تەکنیکی سۆران چ بەشێک بووە بە کۆلێژ و چ بەشێکیش وەکو خۆی بە پەیمانگە ماوەتەوە. بەشی پەرستاری لە پەیمانگەی تەکنیکی سۆران زانکۆڵاینی پارێزگا 80 و گشتێکەی 85.892. پارالێلی پارێزگا 75.714 و گشتێکەی 80. ئێوارانی پارێزگا 72.286 و گشتێکەی 85.571. شیکاری نەخۆشیەکان 77.143 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 85.429. پارالێلی پارێزگا 74.571 و گشتێکەی 80.286. ئێوارانی پارێزگا 71.143 و گشتێکەی بریتێ لە 77.429. بەشی ئافرەتان و لەدایک بوون 69.794 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 76.286. پارالێلی پارێزگا 68.125 و گشتێکەی 76. ئێوارانی پارێزگا 66.286 و گشتێکەی 75.13. بەشی تەکنەلۆژیای زانیاری IT 63.6 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 72.8. پارالێلی پارێزگا 61.1 و گشتێکەی 66.6. ئێوارانی پارێزگا 58.314 و گشتێکەی 63.1. کارژێڕی کار 62.2 لە زانکۆڵاینی پارێزگایە و 69.5 گشتێکەی. پارالێلی پارێزگا 59.039 و گشتێکەی 62.5. ئێوارانی پارێزگا 57.1 و گشتێکەی 58.9. کۆتابەش لە پەیمانگەی تەکنیکی سۆران بەشی ژمێریاریە 61.017 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 72.854. پارالێلی پارێزگا 57.868 و گشتێکەی 6.1. ئێوارانی پارێزگا 56.4 و گشتێکەی 58.818. پەیمانگەی تەکنیکی خەبات بەشی بەرهەمی ڕووەکی زانکۆڵاینی پارێزگا 63.4 و گشتێکەی 63.4. واتە زانکۆڵاینی پارێزگا و گشتی هەمان شتن. و پارالێلی پارێزگا 57.086 و گشتێکی 57.3. تەکنەلۆژیای زانیاری IT 61.1 زانکۆڵاینی پارێزگا و گشتێکی 71.447. پارالێلی پارێزگا 58.882 و گشتێکەی 62. پاراستنی ڕووەک زانکۆڵاینی پارێزگا 60 و گشتێکەشی بە هەمان شێوە. پارالێلی پارێزگا 54.698 و گشتێکەی 56.797. کارژێڕی یاسا زانکۆڵاینی پارێزگا 59.93 و گشتێکەی 68. پارالێلی پارێزگا 58.6 و گشتێکەی 61. کۆتابەش لە پەیمانگەی تەکنیکی خەبات ئاسایشی خۆراک و تەندروستی گشتیە 59.286 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 65.404. پارالێلی پارێزگا 56.422 و گشتێکەی 59.407. پەیمانگەی تەکنیکی چۆمان کە سێ بەش لە خۆیەگرێت تەکنەلۆژیای زانیاری IT زانکۆڵاینی پارێزگا 58.5 و گشتێکەی 79.868. پارالێلی پارێزگا 58 و گشتێکەی 61.239. بەشی کارژێڕی کار 58.2 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 62.163. پارالێلی پارێزگا 57.525 و گشتێکەی 59.4. کارژێڕی گومرگ زانکۆڵاینی پارێزگا 57.4 و گشتێکەی 71.9. پارالێلی پارێزگا 57.4 و گشتێکەی 59.4.
کۆتا پەیمانگە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کە ئەم ساڵ بە نوێی کراوەتەوە 2 قسم لە خۆی ئەگرێت کەویش پەیمانگەی تەکنیکی مێرگە سۆرە، تەکنیکی وەرجێڕان 61.8 زانکۆڵایینی پارێزگایە و گشتێکی 66.2 و کارجێڕی کار 6.5 زانکۆڵایینی پارێزگایە و گشتێکی 62. خۆشەویستانم، ئەمانە بریتی بوون لە بەشی دووەمی ڤیددیۆکانمان سەبارەت بە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کە بەشی پەیمانگەکان بوو. بمانبورن ئەگەر تۆزێکش دوور و درێژ بووە، بەڵام لەبەرەوەی قسمیان زۆرە، کۆنمرەکانیان زۆر بوو، بۆیە داوای لێبردن لێوە خۆشەویستەکەین و هیوادارین کە بتوانن سوود لەم کۆنمرانە وەربگرن. ئێمە جارێ دیکە دووبارە یەکەینەوە ئەم کۆنمرانەی ئێمە بۆ ئەوەی خۆشەویستی باسەکەین. ئەوە نییە کە ساڵی داهاتوو ئێوە پێ وەرەگیرێن، بەڵام بەرچاوڕوونیەکە بە تایبەت بۆ ئەو کەسانی ئەیانوێ کۆنمرەکان بە نزیکەی بزانن و بتوانن ڕادەی خۆماندووکردنیان بخەمڵێنن لە کاتی وەڵامدانەوەی پرسیارەکانی وزاریە، لە کاتی خۆ ئامادەکردن بۆ ئیمتحاناتی وزاری سوود لەم کۆنمرانە وەربگرن، ئینشاڵڵا ئیسفادەی لێکەن و ئەتوانن ئەو بەشانێکە خۆتان دڵخوازی خۆتانە ئەتانەوێ بۆی بچن. ئەگەر 100% نەبێ بە نزیکەی کۆنمرەکانی ئەزانن، واتە ڕادەی خۆماندووکردنەکەتان زیاتر و زیاتر دقیقتر و باشترە بێ بۆ ئەوی بگەن بە ئامانجەکانتان. ئێماڵێن سوپاس بۆ لایک و کۆمنت و سابسکرایبکردنی کەناڵەکەمان، سوپاس بۆ بینەربوونتان بۆ ڤیددیۆکانمان، سوپاس بۆ پرسیارانێکی بۆمانە نێرن. بەڕاستی سوپاسی هەموو لایەکتانەکەین کە لەگەڵ ئێمەیان ماندوون و هەوڵەدەن سوود لە ڤیددیۆکانمان ببینن، بە پرسیارەکانتان ئێمە بەسەرەکەنەوە. هیوامان سەرکەوتنتانە، هیوادارین ئەو پرسیارانین لە دڵی ئێوەیە ئێمە توانی بێتمان وەڵاممان دابێتەوە. هیوامان سەرکەوتنتانە.